حقیقت بەشداربوونی فستیڤال ینی ڕێکخستنی فستیڤال ئیشێکی قورسە، زۆر قورسە. لەبەر ئەوە تۆ هەموو کاتێک شتێک دەبینی، ینی تۆلەرانسێک دەبینی، بەرزبوون و نزمیەک دەبینی لە هەموو فستیڤالەکان، نەک تەنها لە فستیڤاڵی دهۆک من باسی بکەم. جاروبار دەیبینی بە مەجموعە هۆکار ئاسی تۆزێک دێتە خواتە، جاروبار دەبینی بە مەجموعە هۆکار ئاسی بەرز دەبیتەوە. بەڵام گرنگ لەوەدایە کە ئەو فستیڤالانە دەبیتە هۆکاری ئەوەی کە مەجموعە سینەماکاری جیهانی و سینەماکاری کورد بەتایبەت لە هەر چهار پارچەی کوردستان لێرە یەکتر بیبینن و بیناسن، ببیتە دەستپێکێک بۆ پرۆژە تازەکانیان. من بە هەموو شێوازێک هەبوونی فستیڤال و ماندووبوونی جەماعەت بۆ فستیڤال بە پێویست ئەزانم، چون ئەگەر ئەو فستیڤالانە نەبێتن ڕاستی فیلمەکانی ئێمە بەتایبەت فیلمی کوردی نابینرێتن، چون ئێمە لە هەر چهار پارچە کوردستان فیلمەکانمان ئەگەر سەبارەت بە کورد بیتن لە سینەماکانی ئەو وڵاتانە مەجالی بەڵاوبوونەوەی نییە. تەنها شوێنەکە کوردەکانی خۆمان دەتوانین فیلمەکان ببینن فستیڤالەکانی خۆمانە یان فستیڤاڵەکان جیهانیەکان. من ئەو ساڵاش ئەو فیلمانم کە مەجموعە فیلمی زۆر باشم بینی، شکر بۆخوا، هەم هی گەنجەکانی خۆمان کوردەکانی خۆمان هەم فیلمە بیانیەکان بەتایبەت لە هەمویان ئەو شتێک کە بۆ من سەرنج ڕاکێشتر بوو گەنجەکانمان بوون کە بە کورتە فیلمی باش ئەو ساڵە بەشدار ببوون، جودا لەوەی کە مەجموعە فیلمی بلندی باشمان هەبوو. هیواخوازم کە هەر کەسێک بە گوێر ماندووبوونی خۆی دەستکەوتی باشی هەبیتن لە فستیڤالەکە، خەڵاتی بەدەست بکەویتن. بەس فستیڤالیش بەخۆی وایە پێش بڕکەیە مەجموعە کەسێک ڕەنگە خەڵات وەربگرن، مەجموعە کەسێک ڕەنگە خەڵات وەرنەگرن. ئەوانەی کە خەڵات وەرەگرن پیرۆزباییان لێ یەکەم، ئەوانەی کە خەڵات وەرناگرن هیوادارم خۆیان ماندوو بکەن، ئیشی باشتر بکەن بۆ ساڵێک داهاتوو لێرە یان فستیڤاڵی تر بتوانن سەرکەوتوو بن. عادەتەن فستیڤالەکان دەبنە شوێنێک بۆ کۆمبوونی هونەرمەندان. گەنجەکان دەتوانن بێنە ئەو فستیڤالانە لەگەڵ هونەرمەندەکانی تر ئاشنا بن. ئێستا من دەتوانم سەتان ناو ببینم کە لە خۆڵەکانی پێشووی ئەو فستیڤالە بەشدار بوونە، دەرهێنەر، ئەکتەر، کامیرەمان فلان، لێرە یەکتریان پایە کردیەوە و ساڵێک پێنەچوە ئیشی هەوبەشیان هەبووە. باشە ئەوە گەنجەکان دەتوانن بێن بۆ ئەو فستیڤالانە. یەک کێشەمان هەیە، هەمویان تەوەقعی ئەوە دەکەن کە داوەت بکرێن. ئەوە نازانم، چون فستیڤالی داوەتکردن نییە ڕاستی. هەر کەسێک ئەگەر حەزی لە هونەر بیتن بەخۆی پێویستە سەردان بکاتە و بێتن. شەرتیش نییە کە زانم هەموو شت بەدڵی بیتن، چون تۆ حتا لە ماڵی خۆت ئیشێک بەخۆشت بکەی، ئیشەکە هەموو بەدڵی تۆ نابیتن، ڕەنگە شوێن شتێکی کەم و کۆڕی هەبیتن، شتێکی باشی هەبیتن. لەبەر ئەوان گەنجەکان باشترین دەلیبەیان هەیە کە بێنە ئێرە فیلم ببینن، ئاشنا بن لەگەڵ هونەرمەندەکانی تر، بۆ ئەوەی کە بتوانن ڕێگای دروست بۆ خۆیان پیاکەن بۆ ئیشەکانی داهاتوویان ئینشاڵڵا.